کۆنگرەی نەتەوەیی کوردستان کەنەکە بە بەشداری نوێنەری پارتە سیاسیەکان و ڕێکخراوەکان و چالاکوانانی دەڤەری ڕاپەڕین لە هۆڵی کتێبخانەی گشتی ڕانیا گفتوگۆیەکی کراوەی لەباری دۆخی ئێستای کوردستان و ناوچەکە ڕێکخست. ئەندامێکی کۆنگرەکەش دەڵێت گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان لە هەموو لایەکەوە لەلایەن نایارەکانیەوە پلانی لەدەست دەژێڕێت بەتایبەت لە باشووری کوردستان. لە ئێستادا گەلەکەمان لە هەر چوار پارچە بە شێوازێکی گشتی و لە باشووریش بە تایبەتی ڕوبەڕووی پلانگیڕێکی داگیرکاری فراوان بۆتەوە و پێمان وایە دۆخی ئێستای گەلەکەمان دۆخێکی هێزگار مەترسیدارە کە پێویستی بە گفتوگۆ و ئامادەسازی و خۆپاراستن و ڕەهندێکی فراوان هەیە کە هەموو لایەنێ قسەی تێدا بکات. قۆناغی ئێستای گەلەکەمان زیاد لە هەموو کات پێویستی بە یەکێتێکی نەتەوەیی و پامێکی هاوبەشی نەتەوەییانە هەیە. بەو پێی پلانگیڕەکان هێزگار فراوانن و پێویست بەوە دەکات کار لەسەر ئەوە بکەین چ لە ئاستی خەڵک چ لە ئاستی پارتی سیاسی لە چوارچێوەی یەکێتێکی نەتەوەیی لە چوارچێوەی پلانێکی نیشتیمانی نەتەوەیی کۆبینەوە و بەرەنگاری ئەو پلانگیڕێ داگیرکاریە بینەوە کە لە بەرامبەر کوردستان بەگشتی و باشووری کوردستانیش بە تایبەتی دەگوزارێت.